بەپێی بڕیارێکی نوێی وەزارەتی خوێندنی باڵا بۆ لەمە دوا خوێندکارانی دەروی شارەکان لە بریمانەوەیان لە بەشە ناوخۆیەکان پارەیان لێوەردەگیرێت. بەپێی بڕیارەکەی وەزارەت لەگەڵ دەستپێکی خوێندنی ئەم ساڵدا هەر خوێندکارێک کە لە بەشە ناوخۆیەکان دەمێنێتەوە دەبێت بۆ هەر ساڵێکی خوێندن بڕی 100,000 دینار بداتە وەزارەت. وتەبێژی وەزارەتیش دەڵێت بەهۆی قەیرانی داراییەوە حکومەت توانای نییە پێداویستی بەشە ناوخۆیەکان دابین بکات، بۆیە پەنای بردوۆتە بەروەرگرتنی پارە لە خوێندکاران. هەر خوێندکارێک کە داوای بەشی ناوخۆی دەکاتن لە سەرەتای ساڵەوە بڕی 100,000 دینار بماوە 1 ساڵ لێوەردەگیرێتن. ئەم بڕۆپارەیەکەوە دەگیرێت بۆ بەڕێوەبردن و پڕکردنەوەی پێداویستەکانی خودی بەشە ناوخۆیەکە دەبێتن، چونکە ئێمە دەزانین ساڵی ڕابردوو بەهۆی ئەم قەیرانە داراییەوە بەشە ناوخۆیەکانمان لە ڕووی قەیرانێکی گەورە دابوون لە ئەگەری داخستن یا خوددانەخستنی دابوون. ئێستا ئەو بڕۆپارەی کە وەردەگیرێتن دەتوانم بڵێم دەتوانێت بەشێک لە پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان پڕ بکاتەوە، هەرچەندە ناتوانێت هەموو پێداویستەکان و هەموو خۆبەڕێوەبردنی بەشە ناوخۆیەکان بگرێتە ئەستۆ. بەپێی سیستەمی کارجێڕی لە عێراقدا کەرتە خزمەتگوزاریەکان بێبەرامبەرە و لە بەرامبەر خزمەتگوزاریەکانی ئەو کەرتانەدا نابێ هیچ بڕەپارەیەک لە هاوڵاتیان وەک باج وەربگیرێت. بەڵام بەپێی بڕیارە نوێکەی وەزارەتی خوێندنی باڵا کە لە چوارچێوەی پرۆژێکدا دایان ڕشتووە بۆ لەمە دووە خوێندکاران لە کاتی وەرگرتنیان لە زانکۆ و گواستنەوەیان لە زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر و ئەنجامدانی چالاکیە زانستیەکان و چەندین بواری تریش دەبێت باز بدەنە وەزارەتی خوێندنی باڵا و هیچ مامەڵێک بێبەرامبەر ئەنجام نادرێت. لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پارلەمانی کوردستانیش دژی بڕیارەکەی و دەڵێت ئەو جۆرە بڕیارانە هێندەی تر ئەرکی خێزانی خوێندکاران قورستر دەکات. ئەمە ئەگەر حاڵی ژیانی باوکی خوێندکار بێت کە سوکاری خوێندکار بێ بە خێوگەری خوێندکار بێ ئەی تۆ چۆن دیت سەرباری ئەوەی کە بە درێژایی ساڵی 2015-2016 1 دینار دەرماڵە بە خوێندکار نەداوە، کرێی وێنەبێژی مامۆستایان نەداوە، کرێ زۆر بابەتی تری ناو زانکۆ پەیمانگەکان نەداوە، بەڵام دی لە سەر و ئەوەشەوە بارگرانێکی تر بۆ خوێندکار زیاوەکەی. بەسەرجەم زانکۆ حکومەکانی هەرێمی کوردستانەوە کە 16 زانکۆن 356 بەشە ناوخۆی هەیە کە زیاتر لە 40,000 خوێندکار تیایاندا دەمێننەوە. بە وتەی وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا لە ساڵانی ڕابردوودا خەرجی بەشە ناوخۆیەکان 1 ملیارد دینار بووە، بەڵام ئێستا ئەگەر هەر خوێندکارێک 100,000 دیناری لێوەربگیرێت ساڵانە حکومەت 4 ملیارد دیناری دەست دەکەوێت. هاوکاریاسین NRT سلێمانی.